سەبارەت بە ئامادەکاریەکانی ئەمنی بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکان بە تایبەتی لە پارێزگای کەرکووک من میوانێکم لەگەڵە بێت ئەویش مقەدەم ئامرشوانی وتەبێژی پۆلیسی کەرکووکە. هەموو قەدەمەم کاتت باش. ئەکرێت پێمان بڵێ حتمەن ئێوە بەرنامەیەکتان هەبووە بۆ هەڵبژاردن یان پاراستنی ئەمنیەتی بانگەشەکان و ڕۆژی هەڵبژاردنیش تا چەند ئەو بەرنامە و پلانەی کە ئێوە داتان نابوو وەکو خۆی چۆتە پێش؟ بەتاکیت سەرەتا سڵاوتان لێبێ و لە هەموو بینەران باش. کەرکووک تایبەتمەندیەکی جیاوازی هەیە، لێرە پێکاتەکان هەمووی تەواجودیان هەیە، جگەلەوەش هێزێکی زۆر هەیە و فراوانە. ئەو هێزانە جیاوازن، هەمووی کار دەکات لە ژێر خەیمەی ژووری ئۆپەراسیۆنەکانی کەرکووک. پلانێکی تایبەت دانراوە، هەموو هێزەکان بەشدارن تیای. ئەوەی کە گرینگە 180 پرۆسەکە دراوتە ئەستۆی پۆلیسی کەرکووکەوە. پۆلیسی کەرکووک لە 318 بنکەی دەنگدان ئەپارێزێ بە واقعێکی زۆر بڵێن خەتی یەکەم و خەتی دووەم هێزەکانی پۆلیسە، خەتی سێیەم یا هێزێکی سوپایە یاخود پۆلیسی فدرالە یاخود هێزەکانی پێشمەرگەیە. ئێمە کار دەکەین لەو چوارچێوەیە بەبێ ئەوەی کەوا بڵێن ئەمە هێزێکی جیایە یاخود ئەمە سەر بە هەرێمی کوردستانە یاخود سەر بە قیادەی عەمەلیاتی کەرکووکە. جگە لەوەش ئێمە سنوور وشمان هەیە و بنکەی دەنگدانشمان ئەکرێژێر قیادەی عەمەلیاتی نینەوا و قیادەی عەمەلیاتی سەلاحەدین، ئەوانشمان پاراستووە و ئامادەکاریەکانمان هەمووی تەواو کردووە و ئێستا کە هێزەکانمان تەواجودیان هەیە لە هەموو بنکەکان و جۆرێک لەو بنکانەش هەموو تقریبەن بڵێن ئەگەیتە تقریبا 30 بۆ 40 بنکە هەموو ئەوانەی کەوا پێداویستیەکانی کۆمسیۆنە هەمووی گواستراوەتەوە بۆیان و ئەرکەکانیان بردۆتە سەر. باشە کاک عامر، چۆن هاوڵاتیان و ینی دەنگدەران دڵنیاکەنەوە کە لە ڕۆژی هەڵبژاردنە ینی پارێزراوە بن لە ڕۆشتنیان بۆ سەر سنووقەکانی دەنگ؟ ئەم ساڵ جیاوازیەکی هەیە تایبەتە. ئەم ساڵ قەدەغەی هاتوچۆ نییە، هاوڵاتیان ئازادانە دێن بنکەکانی دەنگدان. هەمان کاتیشدا لە بینی پارێزگاکان قەدەغەی هاتوچۆ نییە، هەمانش دەتوانێت بێ ئەگەر لە شاری دیکەش بێتەوە کەرکووک دەنگی خۆی داوە گەڕێتەوە. ئێمە ئەو هێزانەمان هەمووی لە حاڵەتی ئامادە باشیە و لە ماوەی ڕابردووشە ئێمە هیچ خەرقێکی ئەمنیمان نەبووە و ئینشاءڵڵا هیچ خەرقێکشمان نابێ و هەموو هێزەکانمان تەواجودیان هەیە بە هەموو جیاوازیەکانیانەوە. ئێمە توانای ئەوەمان هەیە ئیدارەی مەلەفی ئەمنی ناوشاری کەرکووک بدەین لە ئێستاوە تاکو کۆتایی دەنگدانەکە. باشە، ینی جیاواز لە ساڵانی تر وەکو تۆ وتت کە هاتوچۆ لە نێوان پارێزگاکانە ئاساییە بێت، چوارچێوەی کاری ئێوە لە پاراستنی ئەمنیەت لە شوێنێکا بێت؟ تەنها بنکەکانی دەنگدانە بێت یان چۆنە؟ بەڵێ ئێمە ناو شار هەمووی بە سەرپەرشتی فەرماندەی پۆلیسی کەرکووک بەڕێوە دەچێت. ئەوەی کەوا گرینگە لە ناو شاری کەرکووکە سەنتەری شارەکەیە، ئەو پلانە فەرماندەی پۆلیسی کەرکووک خۆی سەرپەرشتێکە. ئەوانەی دەوروبەری شارەکەشە بڵین قەزای ئەگەر قەرەهەنجیر بێ خوشوان بێ، ئەوانەی کەەوە هاوسنوورن لەگەڵ پێشمەرگەیە، ئەوانش ئەفسەری پلێبەرزمان داناوە ئەلەوێ ئیداری ئەوانشەکە و هەمان کاتشدا ئێمە حەویجەشمان هەیە و داخۆخشمان هەیە و دبسشمان هەیە. ئەمانش هەمووی ئەفسەری بۆ دانراوە. ئەو ڕۆژانێکەوە دەنگدان دەبێ ئەمانە لەوێ دەست بەکارن و هێزێکی زۆرشمان نردووە و هەموو هێزەکانشمان ئامادەیە و ئینشاڵڵا بە سەرکەوتوانە دەرەچیتیان. زۆر باشە. ینی جیا لەوەی کە جیاواز لە پارێزگاکانی تر کە ڕەنگە ئەوان تەنها بۆ بابەتی خۆرۆقات و هەندێک بابەتی تر ڕێوشێنی ئەمنی بگیرێتە بەر و ڕێکارەکان ینی جێبەجێ بکرێ، بەڵام ئێمە زانین کەرکووک ناوچەیەکە نزیکە لە ئەو ناوچانەی کە تا ڕادەیەک ناوبەناو هێرشی چەکدارانی داعش و کۆمەڵێک ڕێکخراوی تری لەسرە. چۆن دڵنیاییە دەن کە یان هەماهەنگیتان چیە بۆ ئەوەی کە بتوانن ئەم ئەمنیەتە لە ناوچە سنووریەکانی پارێزگای کەرکووکیش پارێزراوە بێت؟ بەتاکید ئێمە
پێش ئەوەی ئەم ئۆپەراسیۆنەی دەستی پێ بکاوەکو وینی هەڵبژاردن ئێمە کۆمەڵی ئیجراعاتمان کرد و کۆمەڵێ هەڵمەت و پشکنینمان کردووە بۆ ئەو شۆنانەی کەوا گومانمان لێ هەیە هێزەکانی دیکەش عملیاتی ئیستیباقییان هەیە لەو شۆنانەی کەوا جموجۆڵی داعشی تێبێ مداهەماتەکرێ بە فڕۆکەکان هەمووی تەختەیە دەکرێت ناهێرە هیچ خەرقێک بێ یاخود هیچ جموجۆڵێکی داعش لەو شۆنانە سەر هەڵدا جگەلەوە ئێمە نیشمان هەیە ئەمە پێرێنتارە مسێرەکان لە ناوشار مراقبەی ئەو شۆناناکەین کەوا گومانی لەسرە و هێزێکی تایبەتیشمانداناوە بۆ ئەو شۆنانە هەر حاڵەتێکی نەخوازراو هەبێ ئێمە فەوجێکی سواتمان هەیە لەگەڵ فەوجێکی تەکتیکیە ئەوانە کاریان ئەوەیە لە دەوروبەری شارەکە بن شاری کردکوک و پارێزن ئەگەر هەر حاڵەتێکە بێ ئەوان تەدەخولەکەن و فڕۆکە متابعی دەوروبەرەکەن حتا بازنەکانش هەمان کات ناهێنن ئەوانی کەوا گومانی لێ یاخود شتێکە بێت شتێ ڕوو بدە و ئێمە یەکەم تەجروبەمان نییە پێشوش تەجروبەکانی دیکەمان هەبووە نەمان هێشتووە هیچ خەرقێکی ئەمنی ببێ لەلایەنی داعشەوە لەسەر سنووقەکانی دەنگدان بێ یاخود لەسەر هەڵبژاردن بێ تەجروبە پێشەکانمان هەمووی ناجح بووە و ئینشاڵڵا لەمەشە ناجح دەبین و داواکاریەکشمان هەیە لە هاوڵاتیان پێش ئەوەی کەوا کۆتا بە دەنگدان بێ هیچ احتیفالاتێک و هۆسێ نەکرێت لە ناو شاری کەرکووک پێش ئەوەی نەتیجەکان دەربچێت زۆربەی خەڵک ئەوە ئێستا بوونەوەی قەدەغی هاتو چۆنیە بە ئۆتۆمبیلەکانیانەوە ئازادە نەسوڕێنەوە نەیکە نەمای قەڵەباڵغیەک لە ناو شار مەجال بدەن بۆوانەی دیکە بێت دەنگ بدەن حتا بتوانین ئێمە پرۆسەی دەنگدانەکە بە 100% حمایە بکرێت و هیچ کێشەمان نەبێ تا کۆتایی نەتیجەکان. بەڵێ مقدم عامر شوانی وتەبێژی پۆلیسی کەرکووک زۆر سپاس بۆ بەڕێستا.